سەبارەت بە دۆخی تەندروستی تووشبووانمان سواز بۆ خۆی گەورە و هەموو جارێکیش وە یکەم بە سوابە دەڵێم بڵێن ماشەڵڵا بە چاوە نەبن. سواز بۆ خۆی گەورە وەزعان جێگیرە تەندروستیان باشە، متابعەیانەکەین، پزیشکەکانمان کارمەندەکانمان متابعەیانەکەن لە هەر تێک شوونێک ئاگادارەکەین و ئینشاڵڵا شتی واش ڕوونایەوە هەمویان بەرەو باشبوونەچن. ئێستا ئێمە تقریبان نزیکی 51 نەخۆشمان هەیە، تووشبوومان هەیە، 50یان داخل کراوە، یەک دانیمەوە، ئیتریشیان ئینشاءڵڵا بەرەو نەخۆشخانەیە توێمە ئاگاداری دۆخی تەندروستیانە بین. مەترسی لە هەموو کاتێکار هەیە، مەترسیەکان لە هەموو شوێنە زۆرە بێگەر هاوڵاتیان پابەند نەبن. کەلار و کفری هەر شوێنە بێت بۆ ئێمە هەوکو یەک وایە، بەڵام لە کفری خەڵک پابەند بێت مەترسی نامێنێ، لە کەلار پابەند بە مەترسی نامێنێ، بەڵامەکی هەمووی بەرکەوتە و دەرهاویشتەی خۆی ئەبێت. ئێمە لەو ڕۆژەوە کە بە دوایان ئاگەڕێن هەمووی نەتیجەکان کە گەڕاین بەرکەوتە بووە. چەند نمونەیەشی ناوبازارمان وەرگرتووە، سواز بۆخوا نمونونەکانی ناوبازار هەمووی نێگەتیڤەوە، هیچی پۆزەتیڤ دەرنەچووە، ئەوەی کە دەرچوێت لە ئێمە هەمووی بەرکەوتەکانن. پابەندبوونێکی هاوڵاتیان نەتیجەیەکی زۆر باش بۆ ئێمە ئەبێت، پابەند نەبن ئەوەی تر بڵاو بێتەوە.